دەچینە لای میوانەکەمان بابەتی 200 ملیارەکەیە لەگەڵ کاکبیلال باسیەکەین بزانین ئەگەر 200 ملیارەکە هاتۆتە هەرێم بزانین ئەمە چارەسەری چیەکات کۆمنتەکانمان بینی کە هاوڵاتیان بە ڕەشبینانە قسەی لەسەرەکەن باس سێواکەن کە کێشەی هەرێم چارەسەر ناکرێت ئەگەر بدرێت یاخۆت شوێنی خۆی بگرێت کێشەی موچە چارەسەرەکرێت بزانین چی هەیە لەسەر ئەم بابەتە بیلال بەخێر بێ سلااو مامۆستا بیلال ڕەوف ئەندامی دیسکی حسابۆستان نیوە تۆ تاکو ئێوارە لێراوی سەرقاڵەوی بە شکارەکانەوە هەڵبەت لە دیسکی ئابووری کورسان نیوز دەستان خۆش بێت لەگەڵ مامۆستایان سوپا و هەروەها یادیش کە ڕۆژانە ئەم زانیاری ئابوووریانە دەگوێزنەوە بەڵام ئێمە دەمانوێت باسی 200 ملیارەکە بکەین ئەم 200 ملیارە تا چەندێک فەرمانبەران و هاوڵاتیان دڵیان پێی خۆش بێت زۆر سپاس بە هیوایەوەی ڕۆژێکی خۆش بۆ بینەرانی کورسات بێگومان کۆمەڵێک دەستەواژە لە کوردستان دروست بووە 200 ملیارەکە 400 ملیارەکە هەموومانە ئەمانگەێنێتە بابەتێک کەویش پەیوەندی نێوان هەرێم و بەغدایە بەتایبەت لە ڕووی دارایی و ئابووریەوە دوێنێ هەواڵی خۆشە بوو سەوارت بە ڕەوانەکردنی 200 ملیار وەکو پێشینەیەکی دارایی بۆ هەرێمی کوردستان بێگومان ئەمە جێبەجێکردنی یاسای بودجەی 2021 عێراق نییە ئەمە پێشینەیەکە لە چوارچێوی مادەی 11 بودجەی 2021 عێراق ئەدرێ بە هەرێمی کوردستان تاکو هەردوو لا لە ڕووی داهاتی ناوخۆیی و داتاکانی داهات و خەرجەکانەوە ئەگەونە ڕێککەوتنێک بوو ئەوەی کە مادەی 11 پرۆژاسای 2021 عێراق جێبەجێ بکرێت بێگومان هاتنی 200 ملیار کاریگەری تەواوی هەیە لەسەر دارایی دۆخی دارایی هەرێمی کوردستان بە شێوەیەک ئەتوانرێ بەشێک لەو خەرجیانی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا نەیتوانیوە داهاتیان بۆ پیا بکات یاخود پڕی بکاتەوە ئەکرێت لە ڕێی هاتنی ئەم 200 ملیارەوە کەڤەری ئەو خەرجیانی خۆی بکات بە شێوەیەک ئەکرێ ئەم 200 ملیارە بۆ پڕکردنەوەی ئەو کورتێنانی کە لە خەرجی موچەیە هەیە بۆ فەرمانبەران پڕی بکاتەوەتە بە واتایەکی تر ئەکرێ ئەو لە سابیستوەکەی کە بۆتە مۆتەکەی موچە خۆران بەداخەوە بە 200 ملیارەکە حل بکرێ و بە لە 100 موچەی موچە خۆران دابین بکرێ ئەکرێت بە دیوێکی تریشە مۆتەکەی دواکەوتنی موچەش نەهێڵێت لە ئەگەری بەردەوام بوونی ئەگەر بێت و مانگانە 200 ملیار لە بەغدا و ڕەوانی هەرێمی کوردستان بکرێ پێکمانەکرێ و مۆتەکەیش نەهێڵێت جا من ئەمەوێ سەرستان بۆ داتاکان یاخود گرافیکێک ڕاکێشم ڕوونتر بۆی بینەرانی کورسات نیوز لە هاتنی ئەم 200 ملیارە و هەروە کاریگەری لەسەر خەرجی موچە ڕوونتر تێبگەن ئەگەر پێکەوە سەرنج بین هاوکاران بتوانن گرافیکەکەمان پیشان بن بۆ ئەوەی کە ڕوونی بکەینەوە بۆ بینەرانی کورسات نیوز کە هاتنی 200 ملیارەکە چ کاریگەرێکە بێ ئەو 895 ملیارە هێوی ئەوە کۆی خەرجی موچەیە لە هەرێمی کوردستان واتە ئەگەر لە 100 موچە بدرێت پێویستمان بە 895 چەندێکە ملیار دینارە جامێ ئەوە پێش دووسەکە چەندە پێش دووسەکە حکوومەتی هەرێم 808 ملیار دینار تەرخانی کردووە بۆ موچە مانگانە بە لێبڕین لە 121 808 ملیار لە کوی داهاتی ناوخۆیی و نەوت کە کۆکراوەتەوە دابین کراوە بۆ موچە ناچار بۆ لە 120 موچەی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕێ بۆ مانایی 187 ملیار ئێمە کورتێنانمان هەیە بۆی بگەینە 895 واتە بۆ ئەوەی کە لە 100 موچەی فەرمانبەران بدرێ پێویستمان بە 187 ملیار دینارە ئێمە 200 ملیارمان بۆ هاتووە 13 ملیارمان زیایە چی لێکن ئەکرێ بەپی ئەو قسانەی کە هەبووە من بۆ چوونێکمان هەیە وەکو دیسکی ئابووری کورسان نیوز بەپی ئەو بە دوواداچوونی کردومانە ئەگەر بێت و مانگانە 200 ملیار ڕەوانی هەرێمی کوردستان بکرێ بێگومان حکوومەت پلانی ئەبێکە بە ڕێژەی لە 100 یاخود نزیکی لە 100 موچەی فەرمانبەران بە بەڵام ئەم مانگە واتە بۆ مانگی ئایندە کە موچە دابش ئەکرێت من گەشتبین نیم بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە 100 موچەی فەرمانبەران بە بۆ پێی کە هەم لە کۆبوونەوەی پەرلەمان هەم چەند جارێک بە ڕوونکردنەوەی حکوومەتی هەرێم و وەزارەتی دارایی ئەڵێ ئێمە بەشێک بۆ موچەی مانگەکانی پێشوو بڕێک پارەمان قەرز کردووە پێچێ بەشێکی ئەو 200 ملیارە تەرخان بکەن بۆ دانەوەی قەرزەکان بەشێکی تەرخان بکەنەوە بۆ موچە واتە ئەگەر بێت و لێبڕینەکەش کەم بکرێتەوە ئەکرێت لە 115 بێ یاخود لە 113 بێ بە پێی هەندێک سەرچاوەکە بە ئێمەیان ڕاگەیاندوە تاکو ئێستا چەنەما زانیاری
دراست هەڵیگەڕنەوە یەک و دووەکە یاریت پێ بکەم بێ بە 12 مامۆسابیلات ئەش بێت ئەوەش معقولە بەڵام بە هەموو پێوەرێ موچەخۆرا مافی خۆیانە لە 100 موچی خۆیان وەربگرن بەڵام ئەشکرێ ئەم مانگا 200 میلیارد هاتووە هێشتا دڵنیانی ماگەکانی تری ژیان دیاننا بۆی حکومت پێچە چاوەڕی ئەوەش بێت ناکرێ مانگە لە 100 موچەبات و لە مانگی تر بگەڕێتەوە بۆ لە 120ەکە ئەکرێ دەرفەتێک با بەخۆی بۆ ئەوەی کە بزانێ بەردەوامی ئەبێت ئەم هاوکارێ دارایەنە بۆ هەرێمی کوردستان یاخودنا بۆیە لە هەموو حاڵەتێکدا حکومەت هەرێمی کوردستان دەتوانێت بەم 200 میلیارە ئەو کورتێنانەی لە خەرجی موچە هەیەی پڕی بکاتەوە ئەو بە شەشی کامێنێتەوە ئەکرێت دابینی کا بۆ خەرجە گشتەکانی تر من لێرە پێشنیارەکەم بۆ خەرجیەکانی تایبەت بە وشکە ساڵی و دابینکردنی ئاوی خواردنەوە تەرخان بکرێت بە تایبەت لەم گوژمەی کاتوەکرێ گرنگی بە پرۆژەی ئاوی گۆپتەپە چەمچەماڵ بدرێ بەڕاستی هاوڵاتیای چەمچەما کێشیانی ئەو 13 میلیاری کامێنێتەوە ئەکرێ ئەو پرۆژەی چی بەسەر دۆخی بازاڕ هێنم 200 میلیارە پرسیارێکی جوانە بێگومان ئەگەر بێت و ئەو 200 میلیارە چ تەرخان بکرێ بۆ خەرجی موچە وەک پێشتر ئاماژەم پێکە بە لە 100 موچە بدرێ یاخود دابکرێ بۆ خەرجی گشتی حکوومەت یاخود بۆ دانەوەی قەرزەکانی لە هەر سێ حاڵەتەکەیە کاریگەری زۆر باشی ئەبێ لەسەر بازار بۆ پێیکە بڕێک کوتلێکی نەقدی بڕێک پارەی کاژ یێتە بازار کەمە جموجوڵێکی دیکە دروستەکە کە بڕی 200 میلیارە کە بێگومان قەبارێکی گەورەیە ئەگە بۆ موچە بێت هەرێتە ناو بازار هەرێمی کوردستان ئەگەر بۆ خەرجی گشتی حکوومەت بێ واتە بە پێداویستی فەرمانکان دە دووبار هەرێتەوە ناو بازاری هەرێمی کوردستان جموجوڵەکە خێراترەکە ئەگەر بۆ خەدانەوەی قەرزیش بێ بێگومان ئەوانەی قەرزەکە وەرەگرن و هەرێک خەنەوە ناو بازاری هەرێمی کوردستان ئەگەر وەبەرهێن بیکا بە ئیستثمار ئەگەر ئەوانی تاجر و بازرگان بێگومان هەر لە بازاری هەرێمی کوردستانە بەکارێنەوە بەڵام لایەنێکی دیکەی هەیە هەر جارێک شایستەدارەکان هەرێمی کوردستان لە بەغداوە ڕەوانی هەرێمی کوردستان کرابێ گەشتبینێک بە بازار بۆ ڕەوانەکردنی بودجە یاخود شایستی دارایی لە ناوەندەوە بۆ هەرێمی کوردستان جگە لە لایەنە دارایی و ئابوووریەتی لایەنێکی تر ماپشانە ئەوش باشبوونی دۆخی سیاسی نێوان هەرێم و بەغداد پەیوەندیەکانی نێوان بێگومان کار کاتێک پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد بەرەو باشی بڕوات بێگومان بازاڕیش بەرەو گەشتبینی هەنگاوەنێ بۆ جۆرێک لە بژانەوەی تا بەدی ئەکرێ بۆیە هەم لە ڕووی داراییەوە هەم لە ڕووی سیاسی و کاریگەری خۆی هەیە هەم هاوڵاتیانیش دۆخی دەرونیان بەرەو ئەهۆنیان ڕات بێگومان ئەوێری لەگەڵ مناڵا قسە بکەی ئەوێری لەگەڵ ژنەکە تا قسە بکەی ئەوێری بچیتە بازار بەدڵی خۆت بسوڕیتەوە سیشتکەی بیکڕی وانی باوکو خەڵک قسە بکەین بە جددی کاریگەریکی زۆر دەرونی کۆمەڵگە هەیە بەرەو جەشنی قوربانی شەرچین هاتی 200 میلیارەکە واکایتە موچەخۆر بڵێ وەڵا کاکە موچەکەم هەم لە کاتی خۆی وەرەگەم هە پێچەی لێبڕینەکەش کەمتر بێتەوە خواستی بۆ کڕینی پێداویستەکانی جەژن زیاکات لە ماوەی ئەم دوو هەفتەیە باش جموجوڵێکی گەرمە لە بەغداوە هێز و لایەنەکانی کە هەنێکیان دژی ئەم جۆرە ڕێکەوتنە و لەسەر و هەموو دژی نردنی ئەم بڕەپارانن کاردانەوەکان تا کوێساونی بە دوواداچوونت کرد بێت چی بوو پێش نردنی ئەم پێشینەیە بۆ هەرێمی کوردستان کاردانەوەکان زۆر تۆق بوون هەندێک بە تایبەت وەزیری دارایی عێراق زۆر سوور بوو لەسەر ئەوەی کە ئامادە نەبوو ئیمزا لەسەر دابینکردنی ئەو پێشینێ بک بۆ هەرێمی کوردستان ئەو پێی وابوو ناکرێ پێشینە بین بە هەرێمی کوردستان ئەکرێ هەوڵ بین مادەی 11 بودجەی ساڵی 2021 جێبەجێ بەڵام بۆ پێی داتاکان داتای دوور و درێژ و هەروەها جێی مشت و مڕ و ئەوەن پێ ناچێ بە مانگێک و دوو مانگ لە نێوان ناوەند و هەرێمە هەگلا بکرێتەوە خۆ ناشکرێ هەرێمی کوردستان چاوەڕێ بێت تاکو و شتێکی تەواوی داتاکانی ناوخۆ و داتای نەوتەکرێتەوە بۆیە باشترە ئەم هەنگاوی کە حکوومەتی ناوەند ناوێتی بۆی پێشینێک بدا بە هەرێمی کوردستان هەنگاوێکە لە جێی خۆیەتی ئەکرێ لایەنی هەرێمی کوردستانیش بەدەنگەوە هاتنی هەبێ بۆ پێی کە تەواوی داتاکان بخاتە بەردەست چاودێری دارایی عێراق بۆ ئەوەی ئەو گفتوگۆ یاخود ئەو چۆنەڵی کاردانەوەی کە هەندێک لایەنی شیعی یاخود لایەنی عەرەبی لایەنی حکومیش کە بوونی هەبوو لە ناو ئەنجومەنی وەزیران کەم بێتەوە بۆ ئەوەی بەردەوام بێ نردنی ئەم پێشینەیە بۆ هەرێمی کوردستان هەتا کوێستە لە دوێنێ و تا کوێستا کاردانەوەکی زەق نەبووە بەرامبەر بە نردنی ئەم شایستەیە پێشتر هەبووە پێش نردنەکەی بەڵام لە دوای نردنەکە شتێکی ئەو تۆ نەبووە کە کاریگەری هەبێ لەسەر ئەوەی کە بەردەوام بێ بێگومان بەڵام تا کوێستە دیار نییە لە مانگی یەک تاکو و مانگی شەش شایستی مانکانی تیژ ئەنێردرێ یاخودنا لە دوای مانگی شەشەوە ئەنێردرێ یاخودنا بەڵام بۆ هیوایی کە بەردەوام بێ بۆ پێی خۆتان نزانن هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەت
فەرمانبەران و موچەپۆرانی حکومی لە دۆخێکی سەختا بوون ماوەی 6 ساڵە بە لێبڕینی موچە بە دواکەوتنی موچە بۆی قەیرانی دارایی بڵاوبوونەوەی کۆرۆنا جۆرێک لە جۆرەکان لە تەنگەژێکی داراییە بوون نەیانتوانی وەخواستی مناڵەکانیان خێزانیان بەدڵی خۆیان سەیران و گەشتێک بکەن بۆیە بۆ هیوای کامە بەردەوام بێ حکوومەتی هەرێمی کوردستانیش پلانی هەبێت کە لێبڕینەکە نەهێڵێت و لە 100 موچە دابشکە. نرخی نەوت گەشتێکەوە نرخی نەوت بێگومان بەردەوامە لە بەرزبوونەوە بێگومان لە ماوەی هەفتەی ڕابردوو دابەزینێکی بەخۆبینی بەڵام لە کۆتاییەکانی تقریباً بۆ هەر بەرمیلێک $3 دابەزی $3 تا $4 دابەزی کەمە شۆکێک بوو هەفتەی پێشوو لە ماوەی 2 ڕۆژە بەخۆی بینینەوە ئەویش پاش ئەوەی کە چەند ڕۆژێک پێش دابەزینەکە بە $4 و ئانە بەرز ببووە بۆ یەکەم جاریش نزیک بووە لە $78 کامە نرخێکی زۆر باشە بۆ نەوت لە ئێستادا هەچەند پێشبینی نەکرابوو بتە ئاستێکی زۆر ئەم نرخە بەخۆ ببینە بە تایبەت لە مانگی 6 پێشبینی کرابوو لە کۆتایی ئەم ساڵ بگاتە $80 نزیک بێتەوە لەشتە بەڵام $78 بۆ مانگی 6 زۆرە بۆ پێی لە وەرزی هاوینە کەمە خواست لەسەر نەوت کەمە بۆ پێی وەرزی گەرمە شتەکان کەمن کاریگەری هەبێت لەسەر خواست لەسەر نەوت وەکو سروشتی خۆی کەمە بەڵام خواستێکی زۆر لە بازارە بۆ ناکۆکیەکانی نێوان وڵاتانی ئۆپیک و ئۆپیک پڵەس کاریگەری هەیە لەسەر نرخی نەوت بۆیە پێشبینی ئەکرێ بەهۆی ئەو ناکۆکیانی لە نێوان وڵاتانی ئۆپیک ئۆپیک پڵەسێ بە تایبەت ئیمارات لەگەڵ سعودیا نرخی نەوت ڕوو لە بەرزبوونەوە بکات کە ئەمەش لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بەرژەوەندی دەرنەکەوت بیلال ئاگامان لێتە باسی نرخەکانێکی زۆر بەرز بەڵام هیچ گۆڕانکاریی بەسەر ئابووری هەرێمانێنە بێگومان ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ ساڵێک پێش ئێستا نرخی نەوت نزمترین ئاستی خۆی تۆمار کرد حکوومەتی هەرێم بە $20 جۆری نەوتیش بە ناقسی فرۆشە ئەو نەوتی هەرێم کوردستان عەقدی لەگەڵ کۆمپانیەکان کردووە تا ئاستێکی زۆر دابەزینی نرخ زۆر کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستانە خاتە ژێرباری قەرزێک و دابینکردنی شایستی دارایی بۆ کۆمپانیەکانی نەوت هەتاکو ئێستا حکوومەتی هەرێم چۆن ئەڵەی گیرۆدەی دابەزینی نرخی نەوتی ساڵی ڕابردووە بەشێکی زۆری داهاتی نەوت لە هەرێمی کوردستان بەڕێژی لە 158 تەرخان کراوە بۆ کۆمپانیا نەوتیەکان دابینکردنی خەرجیەکانیان گواستنەوەیان بە بازارکردن هەرەوەها دانەوەی قەرز واتە لە 142 داهات ئەگەڕێتەوە بۆ حکوومەت دابینی بکات بۆ خەرجیەکانی خەرجە گشتیەکانی واتە بەدەل لە سێکتەری نەوت لە 142 داهاتی نەوت دەگەڕێتەوە بۆ حکوومەت تەواوی داهاتی نەوتیش دابین ناکرێ بۆ موچە بەشێکی دابینەکرێت بۆ ئەو خەرجە پێداویستی و پێویستی ڕۆژانی کە حکوومەت لە فەرمانگەکان وەزارەتەکان دام و دەستگاکان فەرمانگەکان خەرجیان هەیە خەرجی سوتەمەنی بێ خەرجی ڕۆژانینا فەرمانگەکانیان بێ پێداویستی وەرەقە و هەروەها پێداویستی قرتاسی و زۆر بابەتی تر هەرچەندە ئەمانە لە چاو فەرمانگەیەک بۆ خۆی زۆر نییە بەڵام هەموویەکەیتەوە زۆرە ئەو پارەی باست کرێمێنێتەوە پرۆژەی پێ جێبەجێکرا یاخودەوەش هەر دیسان و پرۆژەکان بە قەرزن حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک لە پرۆژە استراتیژیەکانی بە قەرز ئەنجامە ئەوانی کە تێچوویەکی زۆریان هەیە بە قەرز ئەنجامێ ئەوەی تێچوویەکی کەمی هەیە بۆ هەردوێنێ زیاتر لە 3 ملیار دینا بۆ پرۆژەی ئاوی دوکانی کۆنسلێمانی تەرخان کراوە ئەمڕۆ خۆت ئاماژەت پێکرد ملیارێک شتێک بۆ پرۆژەی دیکە نۆژەنکردنەوەی هەندێک خستنە نەخۆشخانە تەرخان کراوە حکوومەتی ئەو خەرجیانی کە کەمن و پێویستین هەوڵەیە لە ڕێ ئەو داهاتانی کە هەیەی خۆ گونجان بکات بە شێوەیەک ماگانە شتێکی کەم تەرخان بکات بۆی پرۆژەکان بەرد با دوا پرسیارت لێ بکەین چونکە هیچ پێنەما بۆ گەشتی ئابووری داهاتوان نیە معلومات ترکۆکە تۆزێکی یاوە پێمان دوا پرسیار بەرزبوونەوەی نرخی نەوت کە هاوکارم هێوی لی پرسید تاکی بەردەوامە بێت تاکی لەو ئاستایامێنێتەوە بێگومان ئێمە لە ئابووریا شتێکمان هەر جارێک بەرزبوونەوەی نرخمان هەبێ بە تایبەت لە نەوت باڵێ دوای ئەو شۆکی دابەزینمان هەیە ئەمە هەواڵێکی ناخۆشە بەڵام بەرزبوونەوەکە بەداخەوە پێچێ هەتاکو ساڵێکی تر ساڵێکی تەقویمی تا 12 مانگی تر تا کۆتاییەکانی 2022 نرخی نەوت ڕوو لە بەرزبوونەوە بکە بەڵام بەپی پێشبینیەکان بەپی خوێندنەوەی ئێمە بۆ دۆخی ئابووری جیهان پێچی لە کۆتایی 2022 بە پێچوانی ئەو پێشبینیانی هەیە بۆ باشبوونی دۆخی ئابووری جیهان ڕوشت و ڕوبەڕووی شۆکێکی قورس بێتەوە هەم نرخی نەوت ڕوبەڕووی شۆک بێتەوە ڕوو لە دابەزینکە هەم سیستەمی ئابووری جیهان بۆ پێی کە پارەیەکی زۆر بە قسەیەکی زۆر سادە بڵێن پارێکی زۆر
بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لەلایەن وڵاتانی پێشکەوتوو خراوەتە ڕوو ئەمە ئەبێتە سەر ئێشەیەکی زۆر بۆ ئابووری پێچێت چەند ساڵێکی بێت تا خۆ گونجانی هەبێ بۆی دۆخەکە باشتر بێتەوە. زۆر سپاس مامۆستا بیلال ڕەوف ئەندامی دیسکی ئابووری لە کورسان نیوز. سپاس مامۆستا ماندوو نەبیت. سپاس.